هونەرمەندێک میوانی تەوەری یەکەمی بەرنامەکەمانە کە مێژوویەک لە دەنگ و مێژوویەک لە هونەری هەیە کە خزمەتێکی زۆری هونەری کوردی کردووە. ئەکرێت بڵێن کە لە هونەرمەندانی کە ڕێچکەشکێن بووە هەر لە ساڵانی هەفتاکانەوە کە دەستی بەکاری هونەری کردو دواتر لە ساڵی هەشتاکانە کە چەندین تیپی دامەزراندووە لە چەندین تیپاکاری کردووە. لە هەمان کاتدا کاتێک کە مۆسیقای ڕۆژئاوا جاز تێکەڵ بە هونەری کوردیە بێت، یەکێک بووە لەو هونەرمەندانەی کە کاری لەم شێوازە هونەرەیە کردووە. ئەو لەگەڵ ئەوەی کە نیو سەدایە خزمەت بە هونەری کوردیە کات، بەڵام دانەبڕاوە لە ئێستاشدا نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوێتەوە کە لە ئێستادا بە شوەیەکە ڕاستەخۆ ئەم هونەرمەندە ئازیزە لەگەڵمانە، ئەویش کاکەڵکەوتە ناسراو بە هەڵکەوتی جاز. کاکەڵکەوت سڵاوت لەبێت، ئەم کاتت باش. سڵاو بەڕێز خۆشەویستی، زۆر سپاس بۆ کاناڵە جوانەکەی کوردستان، دەستان خۆش بێنمون. سپاس بۆ تۆش کاکەڵکەوت، هیوای تەندروستێکی باشت بۆ خوازین. نوێترین بەرهەمت بە ناوی ماچ، باسێکی ئەم بەرهەمەمان بۆ بکەیت. بەڵێ کاگرەوەند، ئەم گۆرانیە لە ڕاستیان دەمێ بوو حەزم لەم گۆرانیە کرده بوو کە ئەمە گۆرانیەکی معینە و ساڵانێکی زۆر عاشقی بووم. منی شاتم لەگەڵ هاوڕێیەکمە ڕێکەوتم کەوا هەنگاوەکەم بۆ بنووسێت لە ڕۆژهەڵات. بەڵێ ئیتر منیش ئەوە ساڵێک و 8 مانگە ئەو کلیپەم کردووە، بەڵام لەبەر وەسی کوردستان و نالەباری ئەو ڕەوشەی تیا بوو نەمتوانی بڵاویکەمەوە، وتمە ساکاتێتی. دەستێ خۆش بێت. باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت، وەکو هۆنراوەکە، وەکو چێ ئاوازەکەی بۆ داناویت و چێ کاری لەگەڵا کردویت؟ ڕاستی دەوێت هۆنراوەکە محەممەد شەوایی هۆنراوەکەی نووسی بێت و ئاوازەکە شتینی معینە لە ڕاستیار باشە و هەستام بەوەیکەوە مۆسیقاکەم بۆ دروستکەن. هەنی هاوڕێیانم کەوا لە ڕۆژهەڵات بوون لەگەڵ کاک سەربازیش، سەرباز جەمالی تیپی بابان، مۆسیقاکان دروست کرد و منیش لە ساڵی 2025 کلیپەکەم بۆ کرد لە ئیسپانیا. دەستە خۆش بێت، پیرۆزبایی بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمت لەکەین. ئەم کارت ئەکرێت بڵین گەڕانەوەیکە بۆ یادەوەریەکان یان تاقیکردنەوەیکی نوێیە لە ژیانی هونەری تۆیە؟ ڕاستی دەوێت کاکەڕۆنجان، ئەمە خولایەکی منە. من بەڕاستی کوردایەتی هونەر وەکو هەناسە و ڕۆح سەیرەکەم. هەناسە ڕۆحی من کوردایەتی موسیقە و ئیشەکانی منیش دیارن هەڵبەتە کە کردومە، بەڵام حەزەکەم هەیە کە من نە هونەرمەندم. مانای هونەرمەندی و مامۆستایی زۆر گەورەیە کاکەڕەوەن، بەداخەوە لەلای ئێمە کە بەو شێوەیە ئێڵێن یەکێکی وەکو من هونەر دۆستم. بەداخەوە لای ئێمە بە هەموو کەسێگەڵم هونەرمەند کە لە عەرەبیا بە گۆرانی بێژ دەگەڵم مطرب ناڵێن فەنان یان ئەڵەن عازف. من ژەنیارم، ژەنیاری جازم، ئێستا گیتار لێ ئێم، بەڵام هونەرمەندی ئەو شێوە بەداخەوە بە غەڵەت بەکارهێنرێت لە کوردستانە. جا حەزەکەم هەتۆش بە من بڵێ هەڵکەوتی جاز، هەڵکەوت نەک هونەرمەندێک. باشە کاک، هەڵکەوتی جاز ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵانی 1970 بۆ ساڵانی هەفتاکانە و سەرەتایی کە لەسەر ستەیج بوویت، ئەو کاتە میوزیک لای تۆ چی بوو؟ چ جیاوازیکی هەیە کاری هونەری ئەو کات لەگەڵ ئێستایە؟ ڕاستێکی کە باکم مامۆستا بوو من لە هەفتاوەکە، مامۆستای مەکتەب بوو، قوتابخانە. من یەکەم سرود کە چوومە سەر ستەیج خۆشمەوەی وڵاتەکەم بوو و دوایەوە هاتینە سلێمانی کە باوکم مامۆستا بوو. لە سلێمانیش لە کۆس و کۆرال و ئەوانەیە بووم. دوایەوە لە 76 و ئەنجا 78 چوومە ناو مۆسیقا زیاتر و ناو ژەنینی جازەوە. باش، ئەگەر باسی یەکەم ساتم بۆ بکەیت، باسی یەکەم کاری خۆتم بۆ بکەیت کە لەسەر ستەیج بوویت. جارەکەی ئەوە سەر هەفتاوێک بووکەوە خۆشمەوەی وڵاتەکەم تۆ. دوایەوە لەسەر ستەیج بووم لەڕێتی بن مۆسیقای سلێمانی کە کۆرال بووم. بەڵێ ساڵی 76 کە لە کۆراڵا بووم کە وێنەر بوو ئەو کاتانە. اینجا لەبەرەوە لەگەڵ برادێکی خۆمان ئاراسی شێخالەت کە جاز درامکی بوو لە بلاتی تیپی بابانەوە کە ئێمە دەبووم. اینجا لێمە دەستم کرد بە زیاتر گۆرانی و سەر مەسرح کردنەوە.
هەتاکو هات بە دانیمارک لە دانیمارک ئیتر زیاتر ئەم دەستە خۆش بە کاکەڵکەوت دواتر باسێکی ئەو باشە بەڵێ باشە باسێکی ئەو کارکردنم بۆ بکەیت باشە باسی کارکردنی خۆتم بۆ بکەیت لەگەڵ تیپی مۆسیقای بابان من تیپی مۆسیقای بابان کە ئاراز بوو بە هاوڕێم ئاراز شێخ عارف لە سنفی سێم ڕەوەسە بووین لەوەوە من چوومە لەگەڵ دانای مامۆستا خالید و پێشۆی برای و ئاراس و کامرا مستەفا بووین لەوەوە ئێمە هەر پێنجێکمان تەمرینمان نەکرد ئیتر ئەمە ساڵی بەستا دو ساڵی بەستا بەشت هەتاکو ساڵی هەشتا من لەگەڵ ئەوانە بووم باشە دواتر لە دوای ساڵی هەشتاوە کە لەگەڵ تیپی مۆسیقای بابان بوویت و دواتر جیابیتەوە تیپی مۆسیقایەکی دیکە دامەزرێنن ئەگەر باسی ئەو کاتەم بۆ بکەیت تیپی مۆسیقای ڕازم دانا من بووم دیار ئەحمەد بوو ڕزگاری برای بوو لەگەڵ نەبەزی فلوتی لێە کوڕێکی زۆر زیرەک بوو بەتوانا بوو سەلاحیشمان لەگەڵا بوو مستەفاڕۆ فەهات و بەرزانی کوردیکەنی بابان هات و هەنێ لە گۆرانی بێژەکان تیژە هاتن لەگەڵمانە بوون گەنجەکان دوسێ ساڵ بۆ شێوەیە ئێمە ماینەوە دەستان خۆش بێت بێگومان تاموچێژی جیاوازتر بووە لە ئێستا وایە کاک هەڵکەوت تاموچێژی کارکردن لە هونەرە کاتی ئەو کاتە کاتی گروپی بوو کاگەڕەوەن ئێستا بەداخەوە سایزەرێکە و گۆرانی بێژێکە چێت تاوا بۆ شێوەیە هەڵبەتە من ڕێسم هەیە بۆ ئەم مانێکەوە ئەچن گاداکەنیان ئافرەتێکە خوشتێکی بەڕێزە لە وڵاتێکەوەیەتوە چێ لە سلێمانی بێ هەولێر بێ لەسەر ستێج گۆرانیەڵە پێڵەن هونەرمەند بەڕاستیەکی ئەمە زەحمەتە لای من کارێکی سەختە پێی بڵێ هونەرمەند بەوە ئەبێ پێ بڵێ گۆرانی بێژێت تەنها ڕێزم هەیە بۆیان بەڵام هونەر و مامۆستا ئەبێت 4-5 ساڵ تۆ خوێنە بێتت شارەزایکی تەواو لێ هەبێ ئەنجا پێت بووتە فەنان هونەرمەند مامۆستا بەڕێستانی کێک بوونەوانی کە میوزیکی ڕۆژاوایی جاستان تێکەڵ با هونەری کوردی کردووە باسێکی ئەو کاتانە بۆ بکەیت باسێکی ئەو بکەیت کە ساتێکی سەختی هەبووە یان چ بربەستێکتان لەبەردەما بووە تا ئەم کارانە بکەن کاگڕەوەن کە من هاتنەدا ئەناک ساڵی 86 پارەم پێ بوو یەکسەر درامسێکم کڕی جازێکم کڕی لەگەڵ کوڕەکانایی نەجادەمین بوو کەمانی لێرە یەکەم گروپمان دروست کرد گروپی ڕۆژئاوایی هەڵبەتە دوای مانگە من داوەت کرام بۆ تیپێکی مۆسیقای زۆر گەورە لە دانیمارک بۆ کە ئێشتا من دانیمارکیم نازانی مانگە بوو لێرە بووم بەڵام گۆرانی دانیمارکی بود لەگەڵ ئەوانە من لە پێشەوە بووم لە کۆرال و کۆرسەکەیە گۆرانیەکەم لەبەر کرد بەڵام بە خێرهاتنێکی زۆر جوان کرای تقریبەنەوە ساچێتە 40 ساڵ لەمەوە پێش کەوا لە دانیمارکە ئێمە هاتینە سەر ستێج گۆرانی کوردیمانە بود خۆمانە ناسان نەتەوە و زمانەکەی خۆمانە ناسان بە ئەوروپا کاکەڵکەوت دوای 55 ساڵ لە خزمەتی هونەری کوردی و لە کارکردن لە هونەرە چی ماوە هێشتا نەتکرد بێت و ئاواتە خوازبی کە ئەم کارەش بکەیت کاکڕۆن ڕاستی دەوێت چووکە لە خوێنتایە وەکو کورداتێکە کە لە خوێنمانەیە تەما ئەم زۆرە بەڕاستێکی بەڵام ئەوەی کە زۆر حەزەکەم ئێستا بیکەم ئەوەیە سرودێک بۆ باکوور بکەم یەخوا ئەو ڕۆژە بێت ئەو ئاواتە بێتە دیکەوە بتوانم سرودێکیش بۆ باکوور بکەم سەرەی ئازادبوونی کوردستان بێت دەست خۆش بە کاکەڵکەوت گیان زۆر خۆشحاڵ بووین هیوای تەندروستێکی باشت بۆ خوازین سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت